یەکێتی نیشتیمانی کوردستان و محەممەدی حاجی مەحموود کتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و لێپرساوانی تری حیزبی و حکومی و کەسوکاری سەربەرزی شەهیدان لە شاری قەڵاتزێر ڕسمێکی شایستە لە ساڵیادی شەهیدبوونی شەهیدی سەرکردە سعدی گچکە و هەڤاڵەکانی بەڕێوەچوو کە تیایدا هەمووان دوای 41 ساڵ لە شەهیدبوونی سەرکردە سعدی گچکە و هەڤاڵەکانی بیرەوەری داستانی دەشتێویان وەک یەکێکی تر لەو تۆمارە پڕ سەروەریانە هەژمار کرد کە لەو کاتەدا بە شەهیدبوونی 12 کادیر و هەڤاڵی یەکێتی تۆمارکرا. من بەناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی شەهیدی سەرکردە کاک سعدی و شەهیدانی دەشتێ و هەموو شەهیدانی گەلەکەمان شەهیدانی ڕاپەڕین ئێستا لە ناو یادەکانی ڕاپەڕیندا دەژین و بە خێراتنی هەموو لایەکتانەکەم هەموو ئەوانەی ئەمڕۆ لەو مەراسیمە بەشداریان کردووە بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی شەهیدی سەرکردە کاک سعدی و هەڤاڵەکانی وەک وەفایەک هەموومان لێرەدا کۆبووینەتەوە. ساڵانی زوو ئەو ڕێورەسمەشمان دەگواستەوە بۆ گوندی دەشتێ و بۆ ئەو شوێنەی کە شەڕەکە لێ ڕووداوە بۆ گردەچێ و چونکە هەموو ئەو بەڕێزانەی کە تا شوێنی شەڕەکە نەبینن تا نەستە شەڕگەکە نازانن هێزی پێشمەرگا شەهیدی سەرکردە کاک سعدی چ قارەمانەتێکیان نواندووە لەم شەڕەدا. ئەو شەڕە وەکو ئیسماعیل تەعانەیمی باسی کردووە. سێ تەیاریان پێکرا و تیارەکان لە مەعسکەر لە قەڵاتزێ کەوتون. ئەو شەڕەکە ئەو باسی کردووە هەموو هێزەکانیان لە مووسڵەوە تا کەرکووک و خانەقین لەسەر ئەو تێکۆشەرانە کۆ کردوێتەوە. بەڵام ئەو ڕۆژە ئەو پێشمەرگانە ئەو تێکۆشەرانە ئەو خولە خۆ بردووانە توانیان جارێکی تر بە دۆست و دژمن بسەلمێنن کە ئەو ئەهمێتی ئەو شەڕە خۆڕاگری ئەو شەڕە ئیسماعیل تەعانەیمی لە کتێبەکەیە ئەڵێت ئەبێ ئەم شەڕە لە هەیەی ئەرکانی عێراقیدا بخوێنرێت واتە بێتە دەرسێک بۆ جەیشی عێراقی چونکە شەڕی وا بەو شێوەیە و بەو حەجمە لەو ناوچەیەدا هەموو تەوازنەکانی گۆڕی هەموو ڕووداوەکانی گۆڕی. ئەمڕۆ دوای 41 ساڵ لەو یادە پڕسەروەریە بۆ مەبەستی بەرز و پیرۆز ڕاگرتنی ئەو ڕۆژە و وەفاداری بۆ ئارامگەی ئارامی و بەهەشتی ئاسوودەییان سەری ڕێز و نوازشدا دەنوێنین لە بەردەم گڵکۆی پرسکۆیان پێیان دەڵێین قارەمانێتی و فیداکاری و خۆنەویسیتان بۆتە مایەی ئازادی و ڕاپەڕین و حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دیموکراسیەت. شەهیدی سەرکردە سعدی گچکە لە ساڵی 1946 لەدایک بووە و لە سەرەتای شۆڕشی نوێ وەک یەکێک لە قارەمانەکانی شۆڕشی نوێ درێژەی بەخەبات داوە. شەهیدی سەرکردە سعدی گچکە و هەڤاڵەکانی پاڵەوانی داستانێکی پرسەروەرین کە تیایدا بە شەهیدبوونی 12 پێشمەرگە و کادیری یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشێنرا. شەهیدی سەرکردە سعدی گچکە و هەڤاڵەکانی بە گیانی خۆیان پارێزگاریان لە نیشتیمان کرد و لە ڕوبڕووبوونەوەیەکی قارەمانانەدا کە بە داستانی دەشتی و ناسراوە توانیان 160 سەربازی سوپای عێراق بە سزای گەل بگێن و 250 تریش بریندار بکەن. داستانی دەشتێ و یەکێک لە تۆمارە پڕ شارنازیەکانی کووردا کە بۆ هەمیشە بە نەمری و لە لووتکەی شانازیدا دەمێنێتەوە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتزێ.